نا باشت کرد وا دەینووسم. تەواو داوەتێکت قەردارم. ناونشانی دکتۆرەکە بوو؟ بەیانی دەیبینی تەف و بەیانی ڕوو ڕاستەقینەی ئەزەلمان بۆ بە دەردەکەوێ. بڕە دەمانچەکەم لێرە بوو. ئەرەن لەکوێیە؟ من ئەو ناوە باش شارەزا. تەفۆ چەکەکەم نەماوە. خۆم دەویست بێمە لای تۆ کاک عەلی. مەمەد گوێم لێ بگرە. دایکە! آخر من ئێستا بە کامیان ڕابکەم. بڕۆ تەفۆ یەکەم جا بەسە دکتۆر دادەدەین. ئەو بەرۆکی خۆشەویستەکانت دەگرێ و بە چەکی ناودەستیەوە لە دەرگارەدا. مەمەد کوڕم وا لە دەرگا دەدرێ. سڵاو پورێ، من یەکێک لە هاوڕێکانی مەمەدم. خێرە کوڕم بەم بەرە بەیانیە؟ گەر لە ماڵە بێ پرسیارێکی گرنگم لێ هەیە. وەرە مەمەد لەوانەیە دەرچوو بێ چوو بێ وەسە من کڕین. وەرە دانیشە چاوەڕێ بکە. سەلامەت بی پورێ. ناوت چییە؟ هاوڕێکاری ئەوی؟ ناومەرەنە. نا لە کار نا. باوکی من و کاچی ئەو یەکتریان دەناسی لەوێ.
هەردووکتان لێرە بمێنەوە. ئارەن با لە دەرەوە قسە بکەین. نا ماڵەکەتان زۆر خۆشە مەمەد. تۆ لەکوێ دەژی ڕۆڵە؟ ماڵی من دوورە پورێ. مەمەد جارێک هاتووە. ماڵی من چۆنە مەمەد؟ ئارەن لە دەرەوە با قسە بکەین. نا کاکە نا. هەر لە دەرەوە هەر لە دەرەوە با لێرە قسە بکەین. حەز دەکەم لە ماڵەوە قسە بکەین. دەمەوێت شتێکت پێ بڵێم مەمەد. بڵێ ئەرەن. من زۆر بیری باوکم دەکەم. یانی هەرچەندە بیریم نایە بەڵام من زۆر بیری باوکم دەکەم مەمەد. مەمەد منی جوان بۆ کاکەم لەبەر ئەوە شاتم بۆ لات. بەڵام تۆ کاکی دەناسی باوکی من چێیە؟ نازانم. بەڕای تۆ باوکی من چ پیاک بە مەمەد؟ نازانم ئەرەن. باوکی من چاکتر مرۆڤ دنیا بووە. گەر باوکم ئێستا زیندوو بایە هەمیشە باشتر شتی دەکرد. بۆیە گەر باوکم بووە بووە قەنەی لێژاوم بەسەر بێ. دەزانی باوکم چۆن بووە؟ باوکی من تا کەس بوو هیچم بیر نایەتەوە. بەڵام لە ژیاندا من تەنهام خۆشویستووە. بەس باوکم خۆشویست. تۆ کاکت ئاوا خۆش دەوێ؟ بەڵێ ئەرەن ئاوا خۆشم دەوێت. گەر ئەوەندە خۆش دەوێ دەمری بۆ خاتی کاکت؟ هەستە سەر پێ پێیدامە نیشە نەجوڵێن. تەلەفۆنەکە هیچ دەکات. بەخێراتی برام خوا ڕزگارت کە وەرە شەرمەکە دانیشە دانیشە مەمەد بێزەحمەت دوو چای ناوی من دوورسوون تازە لێرە دامەزراوم سوپاس بۆ جەنابی بەڕێوەبەر ژوورەکەی پێداین تا 5 دقە قسەت لەگەڵ بکەین قسەی چی بکەین؟ ئۆ دەرچوو تۆ بێگانەی عومەری برام بەڵام حەقتە برادەران کەمە ئەزیەتیان داوی بەڵام نا لەمە دوا تۆ ئەمانەتی منی عومەری برام سەیرکە نانی گەرمم بۆ هێناوی ماساویشی لەگەڵە دەی باس شایانی نییە لەمە دوا کەسی چت لێ ناکە چ کرد لە من جواب دەوە دەی جواب دەوە ناتەوێت لەگەڵ نزیکان قسە بکەی دایکم ئەوان بەڵێ دایک دوان تەرتیبم کردووە دەی مەمەد
لەمنا من ناوم حەسەنیە نەرە تۆ چی؟ من خاوەنی کازینۆ هۆتێلێکم بەڵام ئێستا شتێکت پێ دەڵم کە کەسانی تر نایزانە من هاوکاتیش یەکێکم لە شەریکەکانی کازینۆی سەزگین ئێستا بەچیرۆک کە زۆر درێژ نەکەێنەوە تو پێرە شوشکی تەسکە ئەو قمارخانە هەیە ئەوەی کە تاڵانت کرد من لەوێ بەڕێوبەری من لەوێ بەداراییم من نەمدەسیوە من هیچم نەکردووە تۆ ناتکردووە؟ گوێتان لێ برادەرینە دەڵێ من نەم کردووە دیارە ئێمە هاتوینە شوێنێکی هەڵەوانیە عومەر بای سیر کە ئەگەر ئەو جارە بڵێ نەم کردووە یەکێ لە برادرانی ئێرەم مێشکی ئەو منداڵە بچووکە ئەلێرە دەپڕژێنێ مەمەد بەڵێ گوێم لێتە ئاخر چتان لە خێزانەکەم دوێ هەیبێ ویژدانینە من ڕقم لە درۆیە بۆیە دەمانەوێت ڕاستێکەمان پێ بڵێ عومەر بای ڕاستی دەڵێم سیرکە بۆ دوجار پێت دەڵێم من کارم هەیە و زۆر کاتم نییە پارەکانم لە کوێن کاکە کاکە مەمەد باشە خۆت دەزانی واستەوان بێنن مەمەد باشە ئێوە چ دۆرە مناڵێکتان پەروەردە کردووە ئای بەعیب ئای تۆ سیرم کە ئەو مناڵە سیرم کە ئەو کاکە بێسوودەت حاضر نێ چقەنێکشن ئێستاش پێم بڵێ تۆ چی دەکەی بە خاتری کاکتر مەمەد ها دەمری بۆ خاتری کاکت دەمرم وا دەزانی شتێک بووە ئەمە هێشتا لۆلۆیە تازە بە تازە دەست پێ دەکات